ڕووداوەکانی هاتوچۆ لە سەر ڕێگای دەربەنی خان سلێمانی بە دەرەجەی یەک بۆ خراپی ڕێگاوبانەکە دەگەڕێتەوە. دویش ئەم ڕێگایە هێمای هاتوچۆی زۆر کەمە. سێش پابەند نەبوونی شۆفێرە بە ڕێگاکەوە ناتوانێت ئەم ڕێگایە چەند لێ بخورێ چۆن لێ بخورێ و هیچ بەرچاوڕوونیەک نییە لەم جادەیە کە شۆفێر وا لێ بکات بزانێت لەم جادەیە خێرایی چەندە لێ بخورێت. ڕابردووە هەڵمەتێکمان دەست پێ کردووە کە بۆ چارەسەرکردنی قوربانیانی ڕێگای مەرگەڵە ئەمە هەموو چیر و توێژەکانی تایە، ماڵۆسای ئاینی تایە، کەسایەتی کۆمەڵایەتی تایە، چالاکی مەدەنی تایە، دامودەستگاکانی شاری تایە، هاوڵاتیان بەگشتی لە دەربەنی خان کۆکن لەسەرەوەی کە ئێمە ئەم کێشەی ئەم ڕێگاوبانە لە ماوەی ڕابردووە زیانێکی زۆری داوە لە دانیشتوانی شاری دەربەنی خان و گەرمیان بەگشتی ئەو کەسانی کە ئەو ڕێگا بەکارتێرن. ئەویش بەڕاستی ڕێگای نێوان دەربەنی خان سلێمانی و ڕێگای نێوان دەربەنی خان کەلارە کە ئێستا بە ڕێگای مەرگ ناوزەن دەکرێت. ئێمە هەموو ئەمانەی کە کردومانە بۆ ئەو بۆ وەکو فشارێک دەسەڵاتداران هێنی بە کوردستان بێن بەدەم داواکانی هاوڵاتیانەوە بێ بەدەم داوای ئەو کەسانەوە کە قوربانیان داوە بۆ خۆتان لە ماوەی ڕابردووە بیناتان ئێمە لە پێشنگایەکی وێنەیە عەرزی ئەومان کرد کە لە ماوەی لە دوای ساڵی 2009 بەدواوە دەربەنی خان کە ئەتوانم بڵێم لە سا 25 قوربانیەکان بوو زیاتر لە 100 هاوڵاتی کە بوونەتە قوربانی لە زیاتر لە 200 بۆ 300 کەسیش کە کەمەندان بوون و زیانیان بەرکەوتووە چی زیانی گیانی چی زیانی ماڵی ئێمە لەوێ ئیشمان لەسەر کردووانە. ئەم ڕێگانە ئێمە بەردەوامی ئەبێ هەتا کۆی کە لایانی پەیوەندیدار تێتە سەرخەت بەشێک لەو ئیشانە پارەی بۆ دابین کراوە تەندەری بۆ کراوە و بەشێکیشی ئیشی تیا کراوە ینی پارەی نیوەی پارەکەی بۆ سەرف کراوە. ئێستا ماوەتۆ سەر ئەوەی کە ژیانی خەڵک لەسەر و پارانەیە کە ئەوان لە باقەکانە گیریان دا و نایخەنە خزمەتی هاوڵاتیانەوە. ئێمە ئیشمان بۆ ئەوەیە کە ئەو ڕێگانە پارەی پێویستی بۆ دابین کرێ بۆ ئەوەی کە چارەسەری گرفتەکە بکرێ. لەگەڵیشیا ئێستا بەڕاستی هەندێک خەڵکوای پێی وایە کە ئێمە بەس داکۆکی لە سنووری بەڕێوەبەرایەتی هاتوچۆی دەربەنی خانەکەی ئێمە بەوەی کە ئەم ڕێگا هەتا ئەگاتە سلێمانی چەندێک گرفتی دروست کردووە لە کەلارەوە هەتا کۆگاتە سلێمانی کە بەگشتی قوربانی زۆریتیایە. ئێمە قسەمان لەسەر ئەوەیە کە ئەم ڕێگا چارەسەر بکرێ و داوایشمان لە چالاکوانانی مەدەنی و خەڵکێکی خەمخۆر هەیە بێنە سەر خەت بۆی کە فشارەکە گەورەتر بێت کە بتوانین چارەسەری ئەو گرفتە بکەین کە ئێستا باسەوارێکی خراپی لەسەر ژیانی خەڵک بەگشتی و ناوچەی گەرمان جێشتوو. هۆکاری دروستبوونی ڕووداوەکانی هاتوچۆ بە تایبەتی لەسەر ڕێگای دەربەنی خان بۆ سلێمانی لە ئێستادا و ڕێگایەکی یەکساییدە بە تایبەتی تا ناحەی زەڕایەن. هۆکاری دروستبوونی ئەم ڕووداوانە سەر ڕای کەم تەرخەمی شۆفێران و پابەند نەبوونیان زۆر جار بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆوە، بەڵام نەبوونی خزمەتگوزاری و یەکسایدی ڕێگاکە هۆکارێکە بۆ دروستبوونی ڕێگا ڕووداوەکانی هاتوچۆ. لە ڕاستی ئەم ڕێگایە لە ساڵانی پەنجاکاندا کە دروست کراوە هەتاوەکو ئێستا کە نزیکەی نیو سەدەتیە پەڕێ ئەو ڕێگا هەرە و ڕێگایە کە پێشووتر هەبووە. ڕاستە کۆمەڵێک گۆڕانکاری تێدا کراوە، بەڵام گۆڕانکاریەکان لەگەڵ گەشەسەندنی بواری پیشەسازی لە بواری ئۆتۆمبیلدا ڕێگاکان خۆی نابینێتەوە لەو ئاستەدا. بۆیە لۆد و قورسایی لەسەر ڕێگاوبانەکان گەورەی و هەروەها قەبارەی ئەو ئۆتۆمبیلانەی لەم عەسڕ و سەردەمەدا دروست دەکرێت هاوکات نییە لەگەڵ کوالێتی و ئەو خزمەتەی بە ڕێگاوبانەکان بە تایبەتی لەسەر ڕێگای دەربەنی خان سلێمانیدا و هەروەها لەگەڵ تونێلی دەربەنی خانیشدا. زۆربەی ڕووداوانەی کە ڕوو دەدەن لە نزیک تونێلی دەربەنی خانن. هۆکاری دروستبوونی ئەم ڕووداوانە نالەباری هەلومەرجی ڕێگاوبانەکان و هەروەها خراپی سەختی ئەو ڕێگا بە تایبەت لە نزیک تونێلی دەربەنی خان هۆکارێکە بۆ دروستبوونی ئەم ڕووداوانە. و هەروەها جگە لەمە وەرگەڕانی ئۆتۆمێلە بار هەڵگرەکان پێکدادانیان لەسەر ئەم ڕێگایە وا دەکات کە ڕووداوەکانی سەر ئەم ڕێگایە هەمیشە ڕووداوێکی دژوار و سەخت و کارەساتبار بێ. کارەسات دەرئەنجامی ئەم ڕووداوانە مردنی لەیەکەوێتەوە یاخود زیانە مادیوگیانەکان هەمیشە بە قورسی لە ئەنجامی ئەم ڕووداوانە دەکەوێتەوە. بۆیە چارەسەرکردن بۆ ئەم گرفتە لە ڕاستیدا لە ئێستادا پێویستە حکومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات پرۆژەی بە دووسایدکردنی ڕێگای دەربەنی خان سلێمانی بخاتەوە گەڕ بۆی ئەم ڕووداوانە دووبارە نەبێتەوە بۆ بەرگرتن
و هەروەها چارەسەرکردنی ئانیش پێویستەکە لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی ڕێگاوبان هەستن بە نۆژەنکردنەوە و چاکردنی بەشێک لەو کەم و کوڕی و گرفتانەی کە لە ئێستادا لەسەر ئەو ڕێگایە هەیە تا ئەو کاتەی پرۆژەکانی بە دووسایدکردنی ڕێگاکە ئەکەوێتەوە بواری جێبەجێکردن. ڕێگای دەربەنی خان سلێمانی یەکێکە لەو ڕێگایانەی کە بە ناوچەیەکی شاخاویە تێپەڕێ تەنیشتی ڕێگاکان هەمووی چەم و دۆڵ و هەورازە بۆیە بە خزمەتگوزاری بە گادرێڵ بەوانە کاتی خۆی کە بربەست کراوە جگەل لەوە هاتوشۆی دەربەنی خان لە پێشوودا کاری جدی لەسەر ئەوە کردووە ئەو چەمون شێوانەی کە مەترسی بەربوونەوەی ئۆتۆمبیلی لەیەکرێ بە ساتری خۆڵ ساتر کراوە بۆی زیانی ئۆتۆمبیلەکان کەم ببێتەوە بەڵام لە پاڵ هەموو ئەمانەشدا زیانەکان مەترسیدارن لەبەرەوەی ناوچەکە ناوچەیەکی دژوارە لە ڕووی هاتوچۆوە بۆیە زۆرێک لەو ڕووداوانە دەرەنجامی زیانی زۆر گەورە وەکو هێڵی کارەبا گادرێڵی تەنیش ڕێگاکان جگەل لەوە ستونەکانی کارەبا پرۆژەکانی بەنداوی دەربەندی خان زۆربەی ئەو زیانانە کە دەرەنجامی ئەم ڕووداوە قورسانە لە نزیک تونێل و ناو تونێلی دەربەندی خاندا ڕووداوەکان نەتوانم بڵێم بە پارێکی زۆر لە داهاتوودا بێ بخەمنێنرێ و جارێکی تر نۆژەنکردنەوەیان بۆ بکرێ بۆیە دەرەنجامی ڕووداوەکان جگەل لە گیان لە دەستدان هەروەها مەترسیە بۆ سەر ئابووری ناوچەکە و سنوورەکەیش کە زۆر جارێکی تر خەڵکی لە ڕووی ئابووریەوە زەرمەند دەبێ بە و جگەل لەوەی پرۆژەکانی حکوومەت و پرۆژە خزمەتگوزاریەکانیش پەکی دەکەوێت.